ئەم کاتتان باش. لەسەر سکاڵای پەرلەمانتارێکی پێشووی پارتی نووسەری کتێبێکی مامجەلال دادگای کرا. ئەمڕۆ لە دادگای کەتنی هەولێر یەکەمین دانیشتن لەبارەی دۆسیەی کتێبێکی مامجەلال بەڕێوەچوو. دۆسیەکە لەسەر کتێبی دیداری تەمەنە کە 6 ساڵ لەمەوبەر لەلایەن نووسەر سەلاح ڕەشیدەوە بڵاوکرایەوە. دوای بڵاوکردنەوەکە بنەماڵەی ڕەسوڵمامەند سیاسەتمەدار و سکرتێری پێشووتری سۆسیالیست سکاڵای یاساییان لەسەر نووسەری کتێبەکە تۆمار کرد. بنەماڵەی ڕەسوڵمامەند دەڵێن سەلاح ڕەشید لە نزیک 8 لاپەڕەدا باسی ڕەسوڵمامەندی کردووە کە دوورە لە ڕاستیەوە و بڕوا ناکەن مامجەلال بەو شێوەیە لەبارەی ڕەسوڵمامەندەوە دوابێت. لەسەر بەڕێوەچوونی دانیشتنەکە زوو پەیوەندی بە ئارام ڕەسوڵمامەندەوە کرد. ناوبراو لە خولی دووەمدا لە پشکی پارتی ئەندامی پەرلەمانی کوردستان بوو. لەبارەی دۆسیەکەوە گوتی سەلاح ڕەشید تەشهیری بە کۆچکردو ڕەسوڵمامەند کردووە. ئارام ڕەسوڵمامەند لەبارەی دانیشتنەکەی ئەمڕۆشەوە گوتی زیاتر لە کاتژمێرێکی خایاندووە و دانیشتنی دووەمیش خراوەتە 9 چواری ئەم ساڵەوە. چواری 9 ئەم ساڵەوە. لە چەندین شوێن بەڕاستی تەشهیر بەرامبەر بە ڕەسوڵمامەند کراوە. ئیتر بە دەستەواژەی ناشیا و ناوی گریت و تەنانەت مێژووی ڕووداوەکان چاواشە کراوە. بەڕاستی وەکو دەڵێ من لە سەرەتای سکاڵاکەمەوە داوام کردبوو کە تۆمارە دەنگیەکانی وتەکانی خۆڵێ خۆشبوو مامجەلال ئەگەر هەیە بخرێتە بەردەمی دادگا بۆ لێکۆڵینەوە. لەبەرەوەی نووسەر خۆی لە پێشەکی کتێبەکەیدا دەڵێت لە هەندێک شوێن دەستکاریمان کردووە، ینی ئاماژە بۆ دەکات کە هەندێک ناو دەرهێنراوە یاخود تۆمارە دەنگیەکان هەمووی باش نەبووە بۆیە ئێمە هەندێکیمان بە پێی تێگەیشتنی خۆمان نووسیوە. ئەمە یەکەم. دواتر بەڕاستی ینی چاواشەکاریەکان و تۆهمەکان بە شێوەیەکن کە من بۆ خۆم قەت تەسەوور ناکەم بڵێن بەلاوەینە کە خواڵی خۆشبوو مامجەلال ئەوەندە بۆ ئەندازەیە لە مەسەلەی چاواشەکردنی مێژوو ڕاستیەکاندا با بڵێن یانیشتی ناڕاست و دوور لە واقعەکان باس بکات. بۆیە سکاڵای من لەسەر سەلاح ڕەشید بووە. ئەڵێ مامجەلال خواڵێ خۆش بوو خۆی ئەم دیدارەی نەبینیوەتەوە و خۆشی وتوێتی ئەم قسانم بۆ بڵاوکردنەوە نییە. ئیتر تۆ کەسێک ڕێگای پێنەدا بیت کە بڵاوی بکەیتەوە. دواتریش ناوبراو هیچ ڕەزامەندێکی لە بنەماڵەی مامجەلال وەرنەگرتووە. تەنانەت ئەمڕۆ پرسیاری لێکرا کە ڕەزامەندی ئایا بەنووسرا و یان ڕاستەوخۆ بە هیچ هینێک لە ناو کتێبەکەدا یان لە دەرەوەی کتێبەکە هیچ نووسراوێکی هەیە کە بنەماڵەی کەسانی یەکەمی نزیک لە خواڵێ خۆشبوو ڕێگەیان پێدا بێت و ئەوەی نەبوو. لای من دووسێ خاڵی گرنگ هەیە. یەکەمیان مبەڕێری نووسەر بۆ بڵاوکردنەوەی ئەو کتێبە کە بەڕاستی مبەڕێرەکەی وەکو دەڵێ کارێکی سەر بە خۆیانەیە، نەک ڕەزامەندی چ خواڵێ خۆش بوو چ بنەماڵەکەی ئەوی لەسەر بێت مامجەلالی لەسەر بێت. یەکەمیان. دووەمیشیان من ئەگەر ینی ئەو لە خۆی دڵنیا بوو دەکرا هەر لە سەرەتاوە تۆمارە دەنگیەکان بخاتە بەردەمیدا مەرحەلەی لێکۆڵینەوە نەک لە کۆماری دادگایی کردندا. بۆیە ئێمە چاوەڕێی بڕیاری دادگا دەکەین لەو مەسەلەیە و ئەکید قسەی خۆشمان دەبێت لەسەر ئەم مۆزوعە. هەرچەندە بنەماڵەی ڕەسوڵمامەند گومانیان لەو قسانە هەیە کە سەلاح ڕەشید بە ناوی مامجەلالەوە بڵاوی کردوتەوە، بەڵام ئەمڕۆ سەلاح ڕەشید ئەو تۆمارە دەنگیەی ڕادەستی دادگا کردووە کە قسەکانی مامجەلالی تێدایە و دەشگوترێت شتی زۆر لەوە زیاتری تێدایە کە بڵاو کراوەتەوە. لەبارەی سکاڵاکە و دانیشتنەکەی ئەمڕۆوە سەلاح ڕەشید هەرچەندە ڕێگای هەولێر سلێمانی ماندووی کردبوو، بەڵام قسەی بۆ زووم کرد و گوتی چارە هەرچی لەسەر ڕەسوڵمامەند وترابێ من نەموتووە، ئەوە قسەی مامجەلالە و مامجەلال لە قۆناغی جیاوازە باسی ڕەسوڵمامەندەکە لە قۆناغێکە
کە لەگەڵ یەکێتیە بووە مەدحیەکە لە قۆناغێکیکە کە وازی لە یەکێتی هانی و چۆتە سۆسیالیستەوە و شەڕیان کردو لەگەڵ یەکە بێگومان مام جەلال بە زمانێکی زبرتر باسی خوا لێ خۆش بوو ڕەسوڵ مامەند دەکا. من هەموو ئەو قسانەی مام جەلال یا خسوومەتە سەر فلاشێک بە دەنگی خوا لێ خۆش بوو مام جەلال تەسلیمی دادگام کردووە کە ئەوانە هیچ پەیوەندی بە منەوە نییە، من بەڵکو شتەکەم تەنیا گاندووە. مام جەلال چی وتووە من گانوومە بە چاپم کردووە دووە من حەق بە خۆم نام نەکی مام جەلال هی کەسی کە دەستکاری بکەمەوە چۆیەگە بێ من دەستکاری قسەی مام جەلال بکەم دەربارەی مام جەلال باسی کۆمەڵێک کاشی کردووە لە قۆناغی جیاوازە بە سلبی و ئیجابی بە باش و خراپ من هیچ هینێک نبینم خەڵکی تیا خۆشم ناوێ هەروەکو خۆی باس هینم کردو من کاک ڕەسوڵ مامەدەم لە تەمەن منان نەدیوایانی بۆ ئەبێ من دەستکاری شتی ئەو بکەم ینی هیچ شتێک نیە هیچ بەڵگەیەک نیە. وەڵا من وەختی خۆی جوابیشم بۆ ئەو برادەرە نات بۆ کاگارام و بۆ ئەوانی کەش هەنگێک کەس گلەییان کرد چونکە ناوی باوکیان هات بوتم با بێن بۆ ماڵەوە قاوەیەکە خۆن تۆزە هینیشەکەن و شریتەکان بۆ لێ ئەیەم ئەگەر من خاترم نەگرت بوون ئەنگە وشەی زبری مام جەلالم لا نەبرد بوو حەقیان هەیە ئەو وەختە بچن بۆ دادگا و شکاتکەن مافی خۆیانەکەن من ناوی باوکیانم زرانەوە با بێن بۆ ئێرە گوێی لێگرین بەڵام نەهاتن و نەگوێیان گرت و چون باڵا هینیان بووە دادگا کە ئەوە بەڕاستی حەق نەبووە بێەوە ئەوان خۆیان عەزێتیان کێشە و عەزێتی ئێمەشێن و ئەنجامەکەشی هەروە دەرەکەیوەکو ئێمە ویستومانە. لەسەر هەمان سکاڵا ساڵی ڕابردوو نووسەر سەلاح ڕەشید چوە بەردەم دادگای هەولێر و لەوێ با کەفالەتی 4 ملیۆن دینار ئازاد کرا. 433 ئەو مادە یاساییەیە کە ئارام ڕەسوڵ مامەند سکاڵاکەی لەسەر سەلاح ڕەشید پێتۆمار کردووە. مادەکە تایبەتە بە بوختانکردن بە جۆرەیە کە زیان بەو کەسە بگەێنێت کە سکاڵاکەی تۆمار کردووە. بە گوێرەی مادەکە کەسی سزادراو یان بەند دەکرێت یاخود بە پارە غەرامە دەکرێت. دیداری تەمەنی مام جەلال کە نووسەرەکەی سەلاح ڕەشیدە دەڵێت کتێبەکە با شێوەی پرسیار وەڵام لە نێوان خۆی و مام جەلالدا تۆمار کراوە و ماوەی 15 ساڵی خایاندووە. سەلاح ڕەشید لە پێشەکی کتێبی دیداری تەمەندا نووسیوەتی مام جەلال خۆی پاکنووسی دیدارەکەی نەبینیوە و لە چەند شوێنێکدا گوتوویەتی قسەکانی بۆ بڵاوکردنەوە ناشێت چونکە کۆمەڵێک دۆست و کەسایەتی جیاوازی لێ عاجز دەبێت. بەڵام لەبارەی بڵاوکردنەوەی کتێبەکەوە سەلاح ڕەشید دەڵێت بەداخەوە مام جەلال نەخۆش بووە نەگونجاوە ڕەزامەندی وەربگرن بۆ بڵاوکردنەوەی کتێبەکە. هەرچەندە مام جەلال خۆی ڕەزامەندی لەسەر بڵاوبوونەوەی چاوپێکەوتنە دەنگیەکە دەرنەبڕیوە بەڵام لە کاتی بڵاوکردنەوەی کتێبەکەدا لە ساڵی 2017 شاناس ئیبراهیم ئەحمەد کەسی نزیکی خانەوادەی مام جەلال ئامادەی مەراسیمەکە بووە لە سلێمانی. ئاستی نە من خۆم بۆ چاوپێکەوتن ئامادە کرده بوو نە ڕۆژنامە نووسیش بوو. مام جەلال مەناعەتی نەبوو و لە سەرەتاشەوە وامە نەزانی بە قەڵەم و کاغەز ئەم چاوپێکەوتنە ئەنجامە درێ. کە سەیرمان کرد قەڵەم و کاغەزەکە تینوێتی ئەو چاوپێکەوتنە ناشکێنێ بۆیە تەسجیلێکمان هانی بەڕاستی تەسجیلێکی زۆر کچووکی کۆن لە ماڵەوە هەمان بوو. من دامەنا لەسەر کتێب بۆ ئەوی مام جەلال توانێ قسە بکە و من چاوەڕێی ئەم دیدارە نەبووم کە ئێستا لە بەردەمی ئێوەی بەڕێزایە بۆیە ئەو کاسێتانەی کە کڕیومە ئێستا شەرماومە. من دوایی تێگەشتوم جەنابی مام جەلال دڵنیام ویستوێتی چاوپێکەوتنێ بکە یاخود بیرەوەریەکانی خۆی بنووسێتەوە. ئەجینا مام جەلال ئەو هەموو کاتەی نە ئەبەخشی بە من کە من نە ڕۆژنامە نووس بووم نە نوێنەری دەستگایەکی ڕاگەاندن بوو و مام جەلال کەم کاتی وا بە تەفسیل وا بە درێژی وا بە فراوانی وەڵامی ئەو هەموو پرسیارانە بداتەوە بکەوێتە ناو وردەکاری هەنگێ پرسیارەوە. هەرچەندە ئەمە یەکەم سکاڵا یاسایی بوو لە سەردیداری تەمان بەڵام چەندین کەسایەتی سیاسی و کۆمەڵایەتی دیکەش نیگەرانی و ڕوونکردنەوەی خۆیان لەبارەی ڕووداوەکانی ناو کتێبەکە بڵاو کردوێتەوە. هەندێکیان پێیان وایە باسکردنەکە لە هەندێک شوێندا لە جێگەی خۆیدا نەبووە. خواتان لەگەڵ.